لە هەشتاکانە سەرەتا هەشتاکان تیپی کێوان هەبوو لە هەڵەبجە هەر لەو تیپە شابراایکی خۆم ئەندام بوو ئەو گۆرانیان وتبوو بەس من بە شێوەیەکی تازەتر وتومەتەوە و مۆسیقاکەشی کاکتوانە فەرج دایناوە زۆر سپاس دەکەم و کاگار ئەحمەدیش مۆنتاژ و شتی کردو بە مۆنتاژی میکسەری باش ئێستا پێشکەشتان فەرموو من مەریوان سەفادین و گۆرانیەک